لە دوای 2023ەوە ئەم عێراقا لە هیچ بوارێکە یەک هەنگاوی نەناوە بۆ پێشەوە. جارە لە بەغاوە بیگرە بەرەو خوار هیچ خزمەت گوزاریەک نییە، ئاو نییە، حەچی پێی بوترێ لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابوووریەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەودا ڕمان دەچێت. ئەوە کارەبا هەر باسی مەکۆک و لە راپۆرتەکانیشدا هاتبوو. ئەوەی سەیرە کارەبا لە عێراق نییە بۆ لە 2023ەوە زیاتر لە 81 ملیارد دۆلار بۆ کەرتی کارەبا سەرف کراوە. بەڵام کارەبا هەر خراپترە، کەس نازانێت پارەکەی بۆ کارەبا بووە یان بۆ شوێنی تر چووە. خەڵکی عێراقی جوان لێ هاتووە ئێستا دەڵێن کارەبا چاوشارچێمان لەگەڵا کاوپلەکانی گەرماش سەر و 50 پلەی سیلیزیە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە کە دۆخی کارەبا بۆ ئاوایە، ئەی چارەسەر چییە؟ ئەو خەڵکە قڕبەسەری عێراق چی بکات؟ میوانێکمان لەگەڵدایە، لەگەڵ میوانەکەمان قسە و باسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر عەباس وەهامی، پسپۆڕی ئەندازیاری کارەبا ڕاستەوخۆ لە شاری سەماوەوە لەگەڵماندایە، بە دڵنیاوە ئێستا سەماوەش دەکوڵێ. دکتۆر عەباس شەوتان باش و جەژنیشتان پیرۆز بێ. دڵنیام لە سەماوە ئێستا ئەکوڵێ زۆر گەرمیشە. بەڵام پرسیارەکەی من ئەمەیە، ئەرێ کێشەی کەرتی کارەبا لە عێراقدا چییە؟ لە بەرهەمهێناندایە یا لە دابشکردنێتی؟ بۆ چارەسەر نابێ؟ مساء الخيرات وكل عام. بەڵێ شەوی ئێوە باش بێت و هەموو ساڵێکتان بەخۆشی بێت و جەژنتان پیرۆز بێت. زۆر سوپاس بۆ ئێوە، هیوادارم ئەمە بێتە ساڵی خۆشی بۆ سەر تاوای عێراقیەکان و جیهانی بەگشتی. ڕاستەکەی بابەتی کارەبا کێشەیەکە لە ساڵی 2023 وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد بەردەوامە. چارەسەرەکانیشی هەرچەندە چارەسەری لەبارن واتە چارەسەرمان هەیە، بەڵام کێشەکە ئەوەیە کە تەنیا بۆ بەرهێنان نییە، بەڵکو لە دابشکردن لە تۆڕی کارەبا کێشەکان گەلێک زۆرن. هەر کە هەوڵ دەدەن بەشێکی چارەسەر بکەن، لایەکەی تر کێشەکان گەورەتر و زیاتر دەبن. خۆی دەبێت نەک تەنیا کێشەکانی بۆ بەرهێنان چارەسەر بکردن، بەڵکو کێشەکانی تۆڕ و دابشکاری کارەباش چارەسەر بکرێن. پێویستە مێگاواتی کارەبا زیاد بکرێت و لەلایەکی دیکەش کە زیاد دەکرێت دەبێت بزانین کێمە تۆڕەکانمان کۆنە، ئەو شارەزانەی کە لە عێراقدا هەن کەمن. ئێمە پێویستمان بە شارەزە و ئەزمموی زیاترە لە بواری کارەبادا. ئەو پلانانەی کە دانراون بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا لەلایەن وەزارەتی کارەبای عێراقەوە دەتوانین بڵێن شتی سادەن. بای ئەوە نین کە تۆ بڵێ ئەمانە بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبای دەوڵەتێکن کە دەیان نشست و کێشەی گەورەی و بخۆیەوە بینیوە. ئێمەش دەمانەوێت کێشەکە هەرچی زووە چارەسەر بکرێت. خۆی دەبێ هەموو ساڵێک ڕێژە بەرهێنانی کارەبا زیاد ببێت و کێشەکە چارەسەر ببێت. بەڵام وەزارەتی کارەبا ئەم کارەبا زیاد ناکات و ئەو زیادبوونەی کە دەشیکات بۆ پڕکردنەوەی ویستی ساڵێکە و تەواوەتە، بۆ ئەوە نییە کە ساڵانی دوورچر کارەبایەکە پڕ بکاتەوە. چونکە ژمارە هاوڵاتیان زۆر دەبێت، پلەی گەرمە بەرز دەبێت سەر کارەبا زۆر دەبێت. ئێستا خەریکە ئێمە ژمارە پێوانەی دەشکێن لە گەرمە. زۆر باشە دکتۆر عەباس، بەپێی راپۆرتەکان لە ساڵی 2023ەوە تا ئێستا زیاتر لە 81 ملیارد دۆلار بەس بۆ کەرتی کارەبا بە حساب خەرج کراوە. باشە ئەگەر ئەو پارەیە بۆ کەرتی کارەبا خەرج بکرایە، ئێستا عێراق کارەبای نەدەفرۆش بە دەرە و دراوسێش، ئەی کەواتە ئەو پارەیە بۆ چۆ چووە؟ چی لێ بەسەراتووە؟ طبعا يعني الفساد اللي بەدڵنیاییەوە گەندەڵینی وەزارەتی کارەبای عێراق بەڕاستی گەندەڵیەکە هەموو جملەکانی گرتوێتەوە. ئەمە شتێکە هەموو خەڵک دەیزانێت و ئەم پارە گەورە و زەبەلاحانە وڵاتی پێدروست دەکرێت، وڵاتی نوێی پێدروست دەکرێت، نەوەک تۆ کارەبا دامەزرێنی. مسەر بە هەمان شێوە کە دووساری وێرانکاری بۆتەوە و کێشەی کارەبای هەبوو، بەڵام چەند کۆمپانیایەکی زۆر سادە لە ماوەیەکی زۆر کەم و دیاریکراودا توانیان مسەر بگەڕێنەوە ئاستێکی زۆر باش. ئێستا مسەر پێویستی بە کارەبانیە. بەڕاستی ئێمەش پێویستمان بە شتێکی ئەوتۆنیە. بە گوێرەی دوا راپۆرتەکان ئێمە بەنزیکەی پێویستیمان بە 14,000 مێگاواتە و بە گوێرەی ئەو راپۆرتانێکی ئێستاش لەبەر دەستی ئێمە 3 وێزگە بەسن بۆ ئەوەی داواکاری
کارەبای عراق پڕ بکەنەوە بەڵام ئێستا ئێمە لە وڵاتانی دراوسێ کارەبا هاوردەی عراق دەکەن ئام وڵاتانش پشت بەم بابەتە دەبەستن ئەمە بابەتی سیاسیشی دێتە ناو وەتیکەڵی دەبێت ئەمە کێشەی سەرەکی ئەم بوارەیە ڕاستەکەی بۆ کارەبا کێشەیەکی وان نییە بەڕاستی کە چارەسەر نەبێ و کەس نەتوانێت چارەسەری بکات زۆر بە ئاسانی بە پێچەوانەوە چارەسەر دەبێ بەڵام بەڕاستی منیش نازان بە دیاریکراوی چی بڵێم ئێمە کە شارەزای کارەباین دەکرێت کێشەی شتۆڕەکان و بەرەمێنان چارەسەر بکەین بەڵام هەندێک ئاڵنگاری و بربەست هەن کە بربەستی سیاسین و هەندێکی دیکە پەیوەندیان بە گەندەڵیەوە هەیە لەنێو ئەم دامەزراوانە وەکو ئێوە ئاماژەتان پێکرد ملیاران دۆلار پارە بۆ باشە کارەبا خەرج کراوە و هیچ کاریگەریەکی ئەو تۆی زۆر نەبووە. چاکە دکتۆر عەباس ئێوە ئاماژەتان بە وڵاتی میسردا کە بە ئاسانی توانیوێتی کێشەی کارەبا چارەسەر بکات بۆچی وەزارەتی کارەبای عێراق حکوومەتی عێراق کار بەدەستانی عێراق سوود لەو ئەزمونەی ئەوان وەرناگرن ئێوە وتان خەڵکی پسپۆریشمان زۆر کەمە لەو بوارەدا دەی چێ بێ خۆتوانن ئەو ئەزمونەی میسر بێنن بۆ سوودی لێ وەرناگرن یان هەر ئەیانەوێ ئەو پارەی کە هەیە بۆ خۆیان سەرفیکەن و خەڵکەکەش چی معاناتی هەیە با هەر هەی بێ نعم ممكن انه احنا نستفاد بەڵێ دەکرێت ئێمە سوودێکی زۆر باش لە وڵاتێکی وەکو مسر وەربگرین کە سەرچاوەکانی خۆی بەکارهێنەوە و مامەڵی لەگەڵ کۆمپانیای سێمنت کردووە کە کۆمپانیایەکی جیهانیەوە کۆمپانیایەکی ناسراوە 3 بۆ 4 وێزگای لە مسر کردوێتەوە یەکێکیان توانای بەرەمێنانی بابرێم چەندین مێگاوت کارەبای هەیە کە بای ئەوە دەکات لە عراق بە 3-4 وێزگا و کارەبامان بۆ پڕ بکاتەوە بەڵام ئێمە ماوەی 20 ساڵە کە هەوڵ دەدەین کارەبا بگەڕێنینەوە ئاستی خۆی وێزگەکانمان داڕماوە ئەو توانیان نەماوە هەرچەندە ئێمە توانای زۆر باشمان هەیە ئێمە دەوڵەتێکین کە بەرەمێنەری نەوتین وڵاتێکی نەوتین دەکرێت پێویستیمان بەو شتانش نەبێت کە وڵاتانی دیکە پێویستیان پێەتی لە هاوردەکردنی نەوت و ئەم زۆرە بابەتانە بۆ ئێمە ئەمانە شتگەلی سادەن وڵاتێکی دەوڵەمەند وڵاتێکی خاوەن نەوت پارەیەکی زۆرمان لە کارەبا خەرج کردو بەڵام ڕاستیەکە ئەوەیە ئەو کەسانەی کە بەرپرسیارەتیان پێدەدرێت خەڵکانی لەو ئاستەدا نین کە بتوان ئەم کێشەیە چارەسەر بکەن مەحاڵە واتە زۆر باشە کەسێک لە پۆستێک دابنێ لە کاتێک دە شارەزایی لەو بوارە نەبێت واتە کەسێک ئەندازیار بێت تۆ کەسێکی دکتۆرا دادەنێت چونکە ئەو بە ئەزمونترە بەڵام پرۆسەکە لە عراق بەم شێوەیە پێویستە ئێمە چی بکەین ئەزمموی بیانیش بێنین سوودی لێوەرگری نەک بە تەنیا ئەزمموی عراقی من لەگەڵ ئەزمموی بیانیشمان هەبێت دکتۆر عەباس بۆ خۆت دەزانی هێشتا 2 ڕۆژمان ماوە بۆ هاوین دەست پێ بکە 21 مانگ هاوین دەست پێکە دەرەجەی حرارەتیش لە سەر و پەنجاوەیە ئێستا باشە ئەگەر دەرەجەی حرارەت هەروە بەرز بێتەوە بچێتە سەر و پەنجا کارە باش نییە چاوەڕوان ناکرێ خەڵک بەو گەرمایە ڕاپەڕینێکی گەورە دروست بکات نعم بالتاكيد يعني بەدڵنیاییەوە کارەبا وەکو دەمارێکی ژیان وایە لە کەشەوەی ئێستادا نەک بە تەنیا لە پیشسازی بەڵکو لە ژیانی مرۆدا ئێستا کارەبا بووەتە دەمارێکی سەرەکی ژیانی مرۆ وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد ئێمە گەیشتوینەتە نێو کتێبی گینس لە بەرزترین پلەکانی گەرمەوە ژمارەی پێوانەیمان شکاندووە 50 پلەمان تێپەڕاندووە بەڕاستی ئەمە ژمارەیەکی گەلێک بەرزە ئەگەر تۆ سارکەرەوەت نەبێت سازێنەری هەوات نەبێت کارەبات نەبێت کەواتە چۆن بەرگی ئەم گەرمایان دەگرێت و تا چەند دەتوانین بەڕاستی بەرگە بگرین ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژ ئێمە تازە لە سەرەتای هاوین داینوێشتا نەسوینەتە نێو هاوین مانگی 7 بەرزترین پلەکانی گەرما تۆمار دەکرێن ئەمە مانگی 6 ئێمە لەم نەهامەتیەداین دەبێ مانگی 7 بکەین نازان بەڕاستی و چارەسەرەکانی وەزارەتی کارەبا هیچ سوودیان نییە هەمیشە بیر لەوە دەکەنەوە مۆلیدەیەکی سادە بێن وەزیری کارەبا دێت و چەند قسەیەک دەکە بەڵام هیچیان چارەسەر نین هیوانخوازم بەڕاستی وەزارەتی کارەبا فراوانتر بیر بکاتەوە کەسانی شارەزا بەکاربێنێت و زۆر سپاس بۆیەوە دەست خۆش زۆر بەڕێز دکتۆر عەباس وەهامی پسپۆری ئەندازیاری کارەبا ڕاستەوخۆ لە شاری سەماوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ تۆ شەوتان باش